بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دعوة كارم لخواي قورة عبادة من لقبولك إن شاء الله تعالى إن أمره إن شاء الله. خۆشەویستان، پاڕانەوەیەک بۆ لەش ساغی واتە کەسێک داواکا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عەباسی کوڕی عەبدولموطەلیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: يا رسول الله علمني شيئا أسأل الله عز وجل. واتای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعایەکم فێر بکە بۆ لەش ساغی. ئەم دوعایەش ئەمڕۆ زۆر پێویستمان پێیەوە، هەموو داوەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەمڕۆ هەموومان پێویستمان پێیەتی. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی: سەلوا الله العافیە، واتە داوای عافیەت بکە لە دنیا و لە قیامەتدا. پاشان دووبارەی کردەوە فەرمووی: ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شتێکم پێ بڵێ داوا بکەم لە خوای پەروەردگار دووبارە. ئەوش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم: ئەی مامەی خۆشەویست، سل الله العافية في الدنيا والآخرة. بتايبتي ودعائي كبيانيان ويواران كديكين اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة. أم دعايا پیغمبری خوا صلى الله عليه وسلم بمامي ابن عباس كات داوای لێ کردو بۆ لەش ساغی فێری کردووە کەم دوعای بکە. ئێمە شەمڕۆ پێویستمان پێیەتی ئەوەی کە لەشی ساغ هەر پێویستی پێیەتی، ئەوەیشی کە لەشی ساغ نییە هەر پێویستمان پێیەتی. خوای گەورە لەشی هەموولایەکمان ساغ بکە و ڕەحمان پێ بکە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.